إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خۆشەویستەکانم، هەوڵدان بۆ پەیداکردنی نان و پەیداکردنی پێویستیەکانی ژیان بە ڕێگای شەرعی و بە کاسبیەک کە خوا حەڵاڵی کردووە پێویستە لەسەر ئینسانی موسڵمان بۆ ئەوەی ئینسان بپارێزرێ، بۆ ئەوەی موسڵمان خۆی بپارێزێ لە زەلیلی سوالکردن و داواکردن لە خەڵکی تر. کەوابوو کاسبی کردن وەگەڕان بە دوای نانی حەڵاڵ و تیکەی حەڵاڵە شەرەفە بۆ ئیماندار و عیزەتە بۆ موسڵمان. ئینسانی موسڵمان ئەپارێزێ لەوەی کەوا ڕوو لە خەڵک بنا، شەرەف و ناموست ئەپارێزێ، ماڵ و مناڵت ئەپارێزێ و یارمەتیدەریشە بۆ دەیەها و سەدەها کاری چاکە. یعنی ئەگەر تۆ پارەت هەبێ و پارەی حەڵاڵت هەبێ یارمەتیت ئەدا بۆ ئەوەی کە ئینسان چاکە و چاکەکاری بکە و بڵاوی بکاتەوە. لە حەدیثی صحیحە ئیمامی ئەحمەد بۆمان ئەگەڕێتەوە بە سەنەدی خۆی تا ئیگەیەنێتە عەمری کوڕی عاسی سەحابەی پێغەمبەری خوا ڕەزای خوا لە عەمر بێ، ئەفەرمێ پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم پێی وتم ئەی عەمر، یا عەمر، نعم المال الصالح للمرء الصالح أو للرجل الصالح. باشترین ماڵی چاک، چاکترین ماڵ بۆ پیاوی باشە. لە ڕاستیە باشترین پارە و پول و سەروەت و سامان بۆ کەسی باش باشە، بۆ پیاوی باش باشە. بۆیە ئەبێ ئینسانی موسڵمان کەم تەرخەم نەبێ و هەوڵ بدا کە پارەی باشی دەستکەوێ، بەڵام ئاگای لە خۆی بێ پارەکە لە ناو دەستیا بێ نەک لە ناو دڵیا. کەوابوو کاسبی حەڵاڵ و ماڵی حەڵاڵ خۆشەویستەکانم دڵی ئینسان ڕووناکە کاتەوە، دڵت فراوانە کاتەوە، سێنگت فراوانە کاتەوە، دڵنیاییت پێ ئەدا، لە قەلەق و دوودڵی و دڵە ڕاوکی ئەتپارێزێ. دائیمەن بیرت لای ئەوە بێ ئەگەر تووشی موسیبەتێک هاتی چۆن معاملەی لەگەڵا بکەی، ئەلەوانە ئەتپارێزێ و یارمەتیتیش ئەدا بۆ ئەوەی زیاتر تاعەت بکەی، زیاتر عیبادەت بکەی. لەکوێ تۆ بۆ نمونە مانگی ڕەمەزان دێتە پێشەوە، تۆ بڕێ پارەی باشت هەیە و ماڵێکی باشت هەیە، ئەتوانی ئەو مانگە کامل تەرخانکەی بۆ خواپەرستی و عیبادەت. لەکوێ تۆ ئەبێ لە ڕەمەزانیشا هەموو ڕۆژە کاسبی بکەی، لەوانەیە کاسبێکەتیش قورس بێ نەتوانی مانگی ڕەمەزان بگری. کەوابوو پارەی باش زۆر زۆر باشە، بەڵام کاسبی حرام، کاسبی پیس بەڕاستی شوم و بەڵایە بۆ خاوەنەکەی. دڵی ڕقەکە نوری ئیمان لە ناو دڵیا ئەکوژێنێتەوە،
تووشی تووڕەیی پەروەردگاری ئەکا و وای پێ ئەکا کە منعی بکە لە وەرگرتنی دوعاکانی. إمام مسلم بوماني أجريتوا فقد روى الإمام مسلم رحمه الله بسنده عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم إن الله طيب لا يقبل إلا طيبا وإن الله تعالى أمر المؤمنين بما أمر به المرسلين فقال يا أيها الرسل كلوا من الطيبات واعملوا صالحا وقال تعالى يا أيها الذين آمنوا كلوا من طيبات ما رزقناكم ثم ذكر الرجل يطيل السفر أشعث أغبر يمد يديه إلى السماء يا رب يا رب ومطعمه حرام ومشربه حرام وملبسه حرام وغذي بالحرام فأنى يستجاب له. پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم لو حديثي كإمام مسلم بسندي خوي أجريته وتأيجيني أبو هريرة خوي للرازي به أفرمي پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فرموي خوي تعالى باكو خاوينا وتنها باكو خاويني شور أجري وخوي تعالى شون أمري بپێغەمبەر كان كردوا كوا كاسبي حلال بكن ولا ناني حلال بخون كأفرمي لسورة مؤمنون آية 51 أفرمي يا أيها الرسل كلوا من الطيبات واعملوا صالحا ناني حلال بخون وعملي صالح بكن بهمان شيوة شون أو أمري بپێغەمبەر كان كردوا بأيمي إيمان داريش أو أمري كردوا خواهي تعالى بيمان أفرمي لسورة بقرة أفرمي يا أيها الذين آمنوا كلوا من طيبات ما رزقناكم. زور مهمة پاشان پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم باسی کابرایەکی کرد. ئەم کابرایە سەفەرێکی دوور ئەکا، ئەم کابرایە لە بەهۆی سەفەرەکەەوە مەجالی خۆشوەردنی نەبووە و جل شوردنی نەبووە، چڵکنە و کەلوپەلەکەیشی پیسە و چڵکنە، دەست بەرزەکاتەوە بۆ لای خوای پەروەردگار ئەڵێ یا ڕەبی یا ڕەبی، داوا لە خوا ئەکا بەڵام خواردنەکەی حرامە، خواردنەوەکەی حرامە، جلوبەرگەکەی بەری حرامە و بە حرام گۆشتی ناوە بەیەکەوە. پێغەمبەری خۆشەویست ئەفەرمێ ئیتر چۆن دوعای قبوڵ ئەبێ، ئیتر چۆن دوعای قبوڵ ئەبێ. کەوابوو لێرە لەم حەدیثەی پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەوە ئەگەیەنێ کە خوای تعالى ئەمری بە پێغەمبەرەکان و بە شوێن کەوتووی پێغەمبەرەکانیش کردووە کەوا نانی حەڵاڵ و ماڵی حەڵاڵ پەیا بکەن بە ڕێگای حەڵاڵ بەو شێوەی کە خوا قبوڵێتی، بەو شێوەی کە خوا شەرعاندوێتی، و دەست نەوەن بۆ ڕێگای حرام و ئاگایان لە خۆیان بێ و بزانن عملی صالح ئەوەیە کەوا یعنی عملی صالح و کرداری چاک ئەو کردارەیە کەوا کەسێک ئەیکا کە گۆشتی گیانی بەنانی حەڵاڵ پێگەیشت بێ، خواردنەکەی حەڵاڵ بێ، خواردنەوەکەی حەڵاڵ بێ، جلوبەرگەکەی حەڵاڵ بێ. هەر لەبەر ئەوەیە کە پیاوچاکان صالحین بەردەوام هەوریان داوە کە کاسبی حەڵاڵ بکەن و نانیان حەڵاڵ بێ و زۆر زۆر خۆشیان پاراستووە لە تیکەیەکی تەنانەتی یەک تیکەی نانی حەرام. إمام بخاري فقد روى الإمام البخاري بسنده عن عائشة رضي الله عنها قالت كان لأبي بكر رضي الله عنه غلام يخرج له الخراج، يعني يكتسب له، يعني يعمل لأبي بكر، وكان أبو بكر رضي الله عنه يأكل من خراجه، يعني يأكل مما يخرج هذا العبد أو يعمل هذا العبد.
فجاء يوما بشيء فأكل منه أبو بكر رضي الله عنه، فقال له الغلام: أتدري ما هذا؟ فقال أبو بكر: ما هو؟ قال: كنت تكهنت لإنسان في الجاهلية وما أحسن الكهانة إلا أني خدعته فلقيني فأعطاني بذلك، فهذا الذي أكلت منه. فأدخل أبو بكر يده في حلقه فقاء كل شيء في بطنه. روجيكان خاتو عائشة بمان يجريتوا لا أبو بكر صديق وخوائل الرازي بأبو بكر عبدك هبو أو عبد إيش يكرد كاسب يكرد ما شتي بيا أكرد بو أبو بكر إيش ليه خوارد روجيكان أو عبد خواردن يكي هنا بو أبو بكر الصديق خوائل الرازي به فرموي دواي أوي كتيكي يكي ليه خوارد فرموي آية أزاني أم خواردنا هيتشيه أبو بكر فرموي هيتشيه فرموي أما لكاتي جاهليتها يعني لكاتك يشتا أو كابرايا نبوه مسلمان روجي كان كابرايا كم هالخلطان طالو قريم بوكرد منش ليم نأزاني يعني دعاء ونشتو أمانا بو أكد لكاتك من شار زايم لي نبو خلطانم جاء زور جار أوانا يعني أو دعاء ونشتانا سبحان الله حروا كسيك أيكا كابرا بنيتي خوي أو بكارتي له سبحان الله خوا شفاية دا يعني قدر وابو خوا شفاية أو كابراي دابو كأم هلي خلطان دبو إيسا كابرا بينيمي أمي دا بيم لجاتي أوي كبوي يمكردبو أمل لويه أبو بكر زور بي بيتاقت بو زور بي غنبار بو أفرمي دسي كردا قري خويا حرشي لما عيدي بو هلي هنا يوا حرشي لما عيدي بو هلي هنا يوا للرواية أبي نعيم إمام أحمد شاء أفرمي وتيان يرحمك الله كل هذا من أجل هذه اللقمة أمهم خو عزيدانا أمهم خو رشانوا بولا برخاتي أوتيك أو أخوة الرشان دو فرموي لو لم تخرج إلا مع نفسي لأخرجتها والله أجر درنا شوية أوتيك إلا لقل رحم لقل يا دركت إلا أوتيكم در أكل لدمم. سمعت رسول الله صلى الله عليه وسلم جملة بيغمري خواب صلى الله عليه وسلم فرموي جو بقر المسلمان جو بقر رمزان بيغمر صلى الله عليه وسلم چي فرموي كل جسد نبت من سحت فالنار أولى به هر لا شيء هر جستيك لحرام بيغا يشتبه آقري جهنم أولى تربو إنساني مسلمان أبي زور وريابه فخشيت أبو بكر فرمي فخشيت أن ينبت شيء من جسدي من هذه اللقمة ترسام شتيك لقوشتي جانم لو تيكيو بيبقى سيدكن براكانم سيدكن بياوچاكان چون خوانان پاراستوه أبو عبد الله ناجي بياوكي زور زاهد وإيمان دار بو يكيك بول صالحين أفرمي بين شت هي عملي إنسان بو بين شت ورقيره يعني خمس خصال بها تمام العمل بين شت عملي إنسان بو بين شت ورقيره يكم يعني الإيمان بمعرفة الله عز وجل إيمان تبب بخوا ناسي يعني خوا بجواني بناسي ثانيا معرفة الحق دواي أوي خواد ناسي ريقاي حق راسيش بناسيت ثالثا وإخلاص العمل لله كاركانت كأي كي لبر خاطري خوابه هيتش الرياية كيتيانا به بو دنيانا به رابعا والعمل على السنة كاركردن لسر ريبازي بيغمر صلى الله عليه وسلم لسر سنتي بيغمر إخوة صلى الله عليه وسلم خامسا وأكل الحلال ناني حلال بخوي جاءوا بيا وبرزة أفرمي هر كاتي يك نم بينشتا
یەکێک لەم پێنجشتە نوقسان بۆ عەمەلت وەرناگیرێ. یعنی ئەگەر تو ئەو چوارەکەیت هەمووی مەزبوط بوو، معریفەتی خوات نەبوو، ئیمانت بەخوا نەبوو، خوات باش نەئەناسی، شەریکت بۆی قەرارەدا عەمەلت وەرناگیرێ. ئەگەر خواتیش ناسی و ئەو سیانەکەی ترت هەبوو بەڵام ڕێگای حەقت نەئەناسی وەرناگیرێ. ئەگەر خوات ئەناسی و ڕێگای حەقتیش ئەزانی بەس ڕیاباز بووی وەرناگیرێ. ئەگەر ئیمانت بەخوا قایم بوو، خوات ناسی، ڕێگای حەقت ناسی، ئیخلاستیش بۆ خوا هەبوو بەس لەسەر ڕێبازی ئیسلام نەبوو، واتە بەو شێوە نەبوو کە خوا گەرەکێتی پێغەمبەری خوای بۆ ناردووە و ئێمەی فێر کردووە، هەر وەرناگیرێ. ئەم چوارەی هەر چواری تیا بێ بەڵام تیکەنانەکەت حەڵاڵ نەبێ، عەمەلت وەرناگیرێ. بۆیە ئینسانی موسڵمان ئەبێ زۆر زۆر ئاگادار بێ، زۆر وریا بێ لەوەی کەوا نەیەڵێ تیکەی حرام بڕاتە لاشەیەوە. وهەیبی بنی الوەرد ئەفەرمێ ئەگەر لە عیبادەتکردن تا وەکو ئەو دنگەیەت پێ بێ، یعنی ئەو دنگەیەت چۆن ئاوا لەو ڕۆژەوە ئەم مزگەوتە دروستکراوە، ئەو دنگەیە ڕاوەستاوە، ئاوا لە حزوری خوایە ڕابوەستی وەکو ئەو دنگەیە نەجوولێیتەوە، واللهی سوودت پێ ناگەێنێ ئیلا ئەبێ بزانی ئەو تیکەنانە ئەچێتە زگتەوە حەڵاڵە یا حرامە. بۆیە ئەبێ زۆر زۆر وریابی. لێرە پرسیارێک دێتە کایەوە، ئایا سەدەقە خێرکردن لە حرام وەرئەگیرێ؟ یعنی تۆ پارەی حرام تێ سەدەقەی پێکەی، ئایا وەرئەگیرێ؟ زانایان ئەفەرمن سەدەقە و خێرکردن لە پارەی حرام وەرناگیرێ. فقد روى الإمام مسلم رحمه الله بسنده عن ابن عمر رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم جبرن أفرمي لا يقبل الله صلاة بغير طهور ولا صدقة من غلول. أفرمي بيغمر فرموي صلى الله عليه وسلم لم حديث صحيحة پێغەمبەری خوا فەرمووی خوای تەعالا نوێژ و بێدەستنوێژ قبوڵ ناکات. یعنی بۆ کەسی ئەگەر عوزری نەبێ، ئەگەر کەسێ عوزری بێت وایە تەیەموم، چونکە تەیەموم بەدەلی نوێژە، بەدەلی دەستنوێژە. خوای تەعالا چۆن نوێژ و بێدەستنوێژ قبوڵ ناکات؟ ئاگاتان لێبێ سەدەقەکردنیش لە ماڵی دزی حکوومەت قبوڵ ناکات. یعنی ئەو کەسانەی کە ئەڵێن ئەمە ماڵی حکوومەتە حەڵاڵە زۆر زۆر هەڵن لە ماڵی عامی مسلمانان، کە ئێماڵین ماڵی حکوومەت خۆی حکوومەت نییە، ماڵی عامی مسلمانانە، یعنی شتێک هی عام بێ هی هەموو ملەتی مسلمانە، کەوابوو دزی لێ بکەی وەرناگیرێت، خێری بیکەی بە خێریش خێرەکەت قبوڵ نابێ. ولا حديثي ترى هاتوا كمتفق عليه حديثك أبو هريرة جرته أفرمي في غمري خوشويس من صلى الله عليه وسلم فرموي من تصدق بعدل تمرة من كسب طيب ولا يقبل الله إلا الطيب، وفي الرواية ولا يصعد إلى الله إلا الطيب فإن الله يتقبلها بيمينه ثم يربيها لصاحبه كما يربي أحدكم فلوه حتى تكون مثل الجبل. أفرمي هر كسيك لتخرما بكى بخير، يك لتخرما بكى بخير لماري حلال خواي قورش حلال نبي قبولي ناكا، للروايتك أفرمي حلال نبي برز نبي توب الله خواي تعالى، خواي تعالى أو لتخرماي بو قورأك حتى أوني شاخي كبيتي وكو چون ايوه بچك حيوانك تان هي بچك حشتريك بچك اسبيك ناني في أدنو قورئك انتا قورئ بيك خواي تعالى أولا تخرمايات بو قورئك للرجي قيامتات تو خاوني يكلا تخرمات خير كردو خاوني جواليكي خوتش عجائب بدي فرسيالكي من جواليك من كردو تخير أفر من أولا تخرمايا بو كرت خير لبر خاطري خواي تعالى بلام خواي تعالى لحلالنا بقبوليناك بويا بياوچاكان وایان موتووە. ابن عباس پرسیاریان لێ کرد کە کابرایەک ئەگەر ماڵی حەڵاڵی حرامی پیا کرد بێ، حەجی پێوە بکا، زەکاتی لێ بدا، خێری پێوە بکا، قبوڵە بێ؟ فەرمووی
ابن عباس فرمووی إن الخبيث لا يكفر الخبيث، فرمووی پارەی حرام گوناح لا نادا، پارەی حرام گوناح لا نادا، عیبادەتێکیش بە پارەی حرام کرابێ گوناحی ئینسان ناشۆرێتەوە. بەڵام لێرە پرسیارێکی تر دێ و وتاری یەکەممانی پێتەواوەکەین. ئایا کەسێک ئێستا پارەی حرامی هەیە و ئەوێت تەوبە بکە، ئەمە چی بکات؟ ئەگەر ئەو کەسە زانیەی پارە حرامەکەی لەکوێ دەرکردو ئەبێ بیگەڕێنێتەوە بۆ شوێنی خۆی. ئەگەر بتوانێت بەبێ کێشەیەکی گەورە پارەکە بگەڕێنێتەوە بە هەر ڕێگایەکەیە، بگاتەوە دەستی خاوەنەکەی یا بگاتەوە دەستی وەرەسەکەی، ئەبێ بیگەێنێتەوە. بەڵام ئەگەر نەیتوانی، یعنی نەی ئەزانی پارەکە هی کێیە، نەی ئەتوانی بیگەڕێنێتەوە، نەیشی ئەتوانی بیگەڕێنێتەوە بۆ وەرەسەکە، تازە ڕۆیشت، ئەوە ئەبێ بیکا بەخێر بۆ خاوەنەکەی، ئەبێ بیکا بەخێر بۆ خاوەنەکەی. ئەمەش ڕەئی زۆرێک لە عولەمایە و ئەڵێن بەو شێوازە دروستە. دیارە کۆمەڵێکی تر هەیە ئەڵێن دروستیش نییە ئەو خێرە، بەڵام زۆربەی عولەما ئەڵێن دروستە کابرا بیکاتە خێری خاوەنەکەی بۆ ئەوەی نەجاتی بێ لە دەست ئەو حرامە. داواکارم خوای تەعالا بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدە، نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە. یا ڕەبی خوایە یارمەتیمان بەی کەوا حەڵال خۆر بین، کاسبی حەڵال بکەین. یا ڕەبی لە حرام بە دوورمان بگرە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی، شیفای نەخۆشەکانمان بدەی، ڕەحم بە مردوەکانمان بکەی، کوردستانمان لە هەموو بەڵاو موسیبەتێک بە دوور بگری، ئەم عێراقە لە بەڵاو موسیبەت بە دوور بگری، لە فیتنە و ئاشوب بە دوورمان بگری. یا ڕەبی خوایە ماڵ و مناڵمان ساڵح بکەی. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحم بە دایک و باوک و برا و خوشک و کەسوکار و خزم و عەشرەتمان بکەی. یا ڕەبی خوایە ئەم گەرمیانەی ئێمە لە گەرمایەکی ناڕەحەت کە زەرەری هەبێ بۆ خەڵکی بپارێزی. یا ڕەبی خوایە هەموو کوردستانیش، هەموو عێراقیش، هەموو وڵاتانی ئیسلام پارێزراو بکەی. ئامین ئامین. خۆشەویستانم لەو حەدیثەی کە عەرزم کردن لە حەدیثەکەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆمانی گێڕاوە، فەرمووی خوای تەعالا ئەمری کردووە بە پێغەمبەران وەکو چۆن ئەمری بە مسلمانان کردووە وەکو چۆن ئەمری بە پێغەمبەران کردووە نانی حەڵال بخۆن. پاشان هەر لەوەیە خوای تەعالا چەند ئادابێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند ئادابێکمان فێر ئەکا بۆ وەرگرتنی دوعا. یەکەمیان سەفەر یەکێکە لە ئەسبابی وەرگرتنی دوعا. ثم ذكر الرجل يطيل السفر. تا سەفەرەکەت دوورتر بێ زیاتر هۆکارە بۆ وەرگرتنی دوعا. لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحە ئەفەرمێ ثلاث دعوات مستجابات لا شك فيهن. سێ دوعا هەیە وەرگیراوە شەکی تیان نییە. یەکەمیان دوعای مەظلوم، دعوة المظلوم ودعوة المسافر ودعوة الوالد لولده. دوعای مەظلوم وەرگیراوە، دوعای مسافر وەرگیراوە، دوعای باوک بۆ کوڕ و دوعای دایک و باوک بۆ کوڕ و ئەولادەکەی، بۆ کوڕ و کچەکەی. ئەمانە وەرگیراون. بۆیە ئینسانی مسلمان ئەبێت بە فرسەتی بزانێ لە کاتی سەفەرە دوعا بکات و بپارڕێتەوە لە خوای تەعالا. دووهەم جلوبەرگ چڵکنی، لاشە چڵکنی سەبەبێکە لە ئەسبابی زەلیلی بۆ خوای تەعالا. تۆ هەتا پێغەمبەری خوا لە کاتی نوێژی بۆ نوێژە بارانە کەلوپەلی حاکەزاییان کردوتە بەر، یعنی کەلوپەلی ئیشوکاریان کردوتە بەر. و هەروەها ئەو ئینسانە کە بێ زیاتر دوعاکەی قبول بێ، زیاتر بە شڕۆڵی پێوە دیار بێ لە کاتێکا کە دوعایەکی تایبەت بکە. بۆیە هەندێک لە پیاوچاکان، هەندێک لە صالحین کاتێ موسیبەتێکیان توش بووە کەلپەلێکی دڕا و شڕۆڵیان کردوتە بەر و چوونە پاڕاونەتەوە لە خوای تەعالا. خەڵکی و تویانە بۆوە ئەکەی فەرموویەتی حەزەکەم بە زەلیلی بڕۆمە حوزوری خوای تەعالا. بۆیە لە حەدیثەکەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەی کرد، فەرمووی ئەشعەث ئەغبەر، واتە کەلپەلەکەی شڕۆڵە و سەر و شکل و سەر و ڕیشیشی کابرا تۆزاویە. ئەوەش سەبەبێکە لە ئەسبابی وەرگرتنی دوعا. دەست بەرزۆکردنەوە بۆ لای خوای تەعالا، دەست بەرزکردنەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 4 جۆر دەست بەرزکردنەوەی هەبووە. لە کاتی خوتبەی جمعە پێغەمبەر صلی الله عليه وسلم 5 بەرز کردوتەوە. لە کاتی دوعای جمعەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی وەکو خەتیب سنەتە 5 بەرزکەیتەوە.
بۆ دوعاکردن. و لە کاتی ترا لە کاتی اعتیادیە، یعنی ئەو کاتێک کە داوای تشتێک لە خوای گەورە ئەەکەی، ئیمامی نەوەوی ئەفەرمێ بەو شێوە دەست بەرزەکەیتەوە، یعنی دەست ناو لەپت بۆ ئاسمان بەرزەکەیتەوە، چونکە خوای تەعالا لە حەدیثە هاتووە خوای تەعالا زۆر حەییە، زۆر کەریمە، دەستی کەسێک ناگەڕێنێتەوە کە دەستی بۆ لای خوا بەرز کرد بێتەوە. و هەروەها بە شێوەیەکی تریش هاتووە، بەم شێوازەش هاتووە دوعا، یعنی پشتی دەست ڕوو لە قیبلە بکە و ناو دەست ڕوو لە خۆت بکە، بەم شێوازەش. و لە دوعای نوێژە بارانەیشا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاواشی کردووە، یعنی ئەگەر بتەوێ مصیبەتێک بەڵایەک لەسەرت لاچێ، ئاواش ئەتوانی دەست بەرز بکەیتەوە، ناو لەپت بەرەو خوار بێ، بان لەپت بەرەو سەرەوە بێ. کەوابوو چوار جۆر دەست بەرزۆکردنەوە هەیە، و دەست بەرزۆکردنەوەش لە ئەسبابە سەرەکیەکانی وەرگرتنی دوعایە. وەکو لەو حەدیثە هاتووە یەمد یەدەیه إلى السەما، و چەندین یعنی بەڕێگای متەواتر گەیشتۆ پێمان کە دەست بەرزکردنەوە ئەسبابی وەرگرتنی دوعایە لە هەموو کاتێکە، لە جمعە و لە غەیری جمعە. هەنێک کەس ئەڵێ لە ڕۆژانی جمعە دەست بەرز ناکەمەوە لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستی بەرز نەکرد. ئەی پێغەمبەری خوا پەنجەی بەرز کردووە، خەتیبە ئەو لەسەر خوتبە پەنجەی بەرز کردوێتەوە، بەڵام تۆ دەست بەرزەکەیتەوە. و لە ئەسبابی وەرگرتنی دوعایشە و ئەسبابی زەلیلیشە. بۆیە ئەو فتوایە هەڵەیە بە هەر کەسێکیش بڵێ، هەر ئیمامێک هەر پیاوچاکێک بڵێ هەڵەی کردووە. ئیلحاحکردنیش لە دوعایە خۆشەویستەکانم. لە حەدیثەکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی کابرا ئەڵێ یا ڕەبی یا ڕەبی، یعنی زۆر پاڕانەوە بە یا ڕەبی لە ئەسبابی وەرگرتنی دوعایە. لە پیاوچاکان فەرموویانە هەندێک عەطا فەرموویەتی هەر کەسێ سێ جار بڵێ یا ڕەبی یا ڕەبی، خوای تەعالا دەرگای بۆ کاتەوە. وتیانە ئیمامی حەسەنی بەسری فەرموویان عەطا وا ئەڵێ، فەرمووی ڕاستەکە ئەینەتان بیستووە خوای تەعالا فێرمانەکە لە قورئانە لە سورەتی ئالی عیمرانە لە ئەخیرە الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار ربنا إنك من تدخل النار فقد أخزيته وما للظالمين من أنصار ربنا إننا سمعنا. يعني آسيركي أم آية أنا قشتي ربنا والزور بي دعاي بيغمران لقرآن برة ما شاكر ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ودها دعاء لم شوازها ولا قرآن هي بيغمران وهي بيوشاكان. بويا أوج زور مهمة إنساني مسلمان أقدر به. وهل لو حديثش أما جب وكرا وكوا أوي أبيت ما نعي دعاء وإستش دعاء إما كورنا جيري أوي كإنسان باري حرام بياك باري حرام أبيت مايي أوي كوا دعاء قبول نابي وأمر نكردن بچاكا ونهي نكردن لخرابش باش يكلوي كوا دعاء قبول نابي. بويا بياو چاكان هوليان داوا أما الزور ورياي أميان كردوا كوا نانيان حلال بي وأمر بچاكا بكن ونهي لخرابا بكن ودائما أجل خرابي كان بينوي وتويانا شرميان نكردوا تو إسا خرابيك ببيني نابي شرم بكي أبي بصراحة بيلي أما خرابي أجر زانيت بوشي وازا چارة سريتي چونك لحديث هاتوا بيغمري خوشوي صلى الله عليه وسلم أفرمي تغييري منكر بس يشيواز أبيه أجر بتواني إنسان بدز بيقوري إذا رأى أحدكم منكرا فليغيره بيده أي أجر نيتواني زاني بدز قورين خرابيكا أو كاتب دم أبي بنصيحة بآموشقاري أي أجر زاني أو آموشقاريش زرريكي قوري ليكا أو كاتب لضلوا أبي بينا خوش بي فليغيره بقلبه وذلك أضعف الإيمان. يتر لقلبه خوارترنية يعني أجر إنسان شتێکی بینی خراپەیەکی بینی و دڵیش پێی ناخۆش نەبوو بەخوا برا ئیتر ئەوە والله أعلم ئەبێ لە ئیمانی خۆی بترسێت کە ئیماندار نییە. خۆی گەورە ئیسلاح